ئەو ڕۆژەی لە ئێستا لە شنگال دروست بووە ڕۆژێکی زۆر خراپە بۆ داهاتووی گەلەکەمان لە هەموو بەشەکان لەبەر ئەوەی ئەبێتەوەی ئەوەی کە گەلی ئێزیدی زیاتر تووشی نەهامەتی و ڕۆژی ناخۆشتر ببن ئێمە لە جیاتی ئەوەی کە دڵنەوای ئێزیدەکان بکەین لە جیاتی ئەوەی لەگەڵ ئەو نسکۆی بەسەریانات ئەو جینۆسایدی بەسەریانات لە جیاتیەوەی ئێمە زیاتر دڵنەوای ئەوان بکەین ئێستاکەت ئەوانمان تووشی دۆخێکی ئاوا کردو بەڕاستی ئەمە جێی نیگەرانیە ئەمڕۆکە ئەوەی کە لە سنووری سنجارە ڕووەدا پاش ئەو کۆمەڵکوژی پاش ئەو دیلانەی پاش ئەو بینانی کە لەسەر ئاسی شنگارێکە ئەنجام درە پێویستە ئێمە ئەوانە لە ڕووی یاساییەوە بە جنۆسای لە قەڵمی بدەین نەکو ئەمڕۆکە بێ ئەو هێزانەی کە هێزی تووشین کاتونەتە سەر خاچی کوردستانەوە جارێکی تر بمانێ و کۆمەڵکوژەکان دووبارە ببێتەوە کە ئەمە تەنها لە چوارچێوەیە کە لە بەرژەوەندی گەلی کوردانیە